ئێرە ناوچەی مووسڵی کۆنا 3 ساڵ و 6 مانگە لە ژێردەستی تیرۆریستانی داعش ئازاد کراوتەوە. گەڕەکانی ئەو ناوچەیە تاوەکو ئێستا هەر بە وێرانی ماوتەوە. ڕوفاتی سەدان قوربانیش لەژێر خاک و خۆڵی خانووەکان داماوە. هەرچەند ڕۆژجارێک تیمەکانی بەرگری شارستانی و پزیشکی دادی ڕوفاتی چەند قوربانیەک لەژێر خانووە روخاوەکانی ئەو ناوچانە دەردەینن. لە جەنگی ئازادکردنەوەی مووسڵ بە تایبەت لە ناوچەی مووسڵی کۆن هەزاران هاوڵاتی ئەو گەڕەکانە بێسەر و شوێن بوون. لأن الجثث اللي موجودة هنا ما شوية مليانة جثث. ژێرخانوەکان پڕی تەرمە بە تیمێکی 4-5 کەسی ئەو هەموو تەرمە وازوو خلاص نابێت. المفروض أنه يجون يزيحوها إزاحة كاملة. پێویستە تیمێکی بەرفراوان پێک بهێنرێت کە بە یەکجاری هەموو تەرمەکان هەڵگرنەوە و ناوچەکە پاک بکەنەوە. ئێمە نازانین دەبێت تا چەند ساڵی تر چاوەڕێ بین تا ئەو ناوچانە پاک دەکرێنەوە. عمەر هاوڵاتیەکی ناوچەی مووسڵی کۆنا ئەو دەڵێت 11 تەرمی بنەماڵەکەی ئەوان لەژێر خانووە ڕوخاوەکاندایە. تا ئێستا تەنها ڕوفاتی 2 قوربانیان دەرهێناوە. يعني بيت عم ابويا بيت خال ابويا عندنا شهداء جدي الله يرحمه عندنا شهيدين طلعنا امينا. لە بنەماڵەکەی ئێمە 11 کەسمان کەوتونەتە ژێر خانووە ڕوخاوەکان. تا ئێستا تەرمی 2 کەسمان دەرهێناوە. ئەگەر لەبەر مینی چێنراو نەبێ چاوەڕێی تیمەکان ناکەین هەر خۆمان تەرمی کەسوکارەکانمان دەردەهێنین. بەڕێوەبەری نووسینگەی کۆمیسیۆنی مافی مرۆڤ لە نینەوە دەڵێت ناوی زیاتر لە 2000 هاوڵاتی بێسەر و شوێن بوو لەلای ئەوان تۆمار کراوە کە لە جەنگی ئازادکردنەوەی مووسڵ دیار نەماون. أكثر من 2000 طلب مسجل لدى مكتبنا. زیاتر لە 2000 ناوی بێسەر و شوێن بوو لە نووسینگەکەمان تۆمار کراوە. ناوەکان لەلایەن کەسوکارەکانیان بۆمان هێنراون. تا ئێستاش ڕۆژانە ناوی بێسەر و شوێن بووان لای ئێمە تۆمار دەکرێت. 3 ساڵ و 6 مانگ بەسەر ئازادکردنەوەی مووسڵ تێپەڕی و تا ئێستا هەڵمەتێکی بەرفراوان بۆ دەرهێنانی ڕوفاتی ژێر خانووە ڕوخاوەکانی ئەو ناوچانە نەکراوە. گەیلان بۆتانی کوردسات نیوز مووسڵ.